بەڵخۆشویستان لەگەڵتان بەردەوامی وەکو لە سەرەتاوە باسمان لێوە کرد نەخۆشیە باوەکانی هەناوی دەبێتە تەوەری دووەمی بەرنامەی بەیانی باشکوردستان و گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم نەخۆشیە باوانە کە لە ئێستا بوونی هەیە دیارە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە بە خۆشحاڵیەوە دکتۆر سەردار ئیبراهیم پسپۆڕی نەشرگەری گشتی لە لامان میوانە دکتۆر بەهێز باش زۆر سپاس بابەتبوون بەخێر بێ. زۆر سپاسیەوە شەکەین. پێم خۆشە باز لەسەردا باز لەوە بکەین ینی دیارترین نەخۆشیە باوەکانی هەناوی چین. بەڵێ من پسپۆڕی نەشتەرگەری گشتیم و پسپۆڕی نەخۆشیەکانی کۆمم لە لەیزەرە ئەو نەخۆشانی کە زۆر سەردانی ئێمە ئاکەن وەکو بەشی نەشتەرگەری وەکو بەشی هەناوی بریتە لە نەخۆشیەکانی کۆم بریتە لە نەخۆشیەکانی زراو و ئێمە نەشتەرگەریان بۆکەین بریتە لە نەخۆشیەکانی گەدا کە ئێستا گەورەترین کێشەیە کە بۆ هاوڵاتیان دروست بووە زۆربەی زۆری کێشی هەیە چ لە گەدەیاندا 12 گرەیە یەکی لە نەخۆشیە باوەکان ڕێخۆڵەکانە کە لە وڵاتی ئێمە ئەویش نەخۆشیێکی زۆر زۆرە چ کێشەکانی کۆڵۆمبیا چ کێشەکانی ڕیخۆڵە بێ وەکو ئێمە نەشتەرگەی گشتیش لە کاتی خەفارەتە ئەمبینین هەوکردنی ڕیخۆڵە کوێرەیەکەیە کە لەو نەخۆشیە باوانێک ئێمە وەکو نەشتەرگەری زۆر بۆ ئەنجام بدەین. ئەنی باس لەوە کرد ئەو نەخۆشیانی کە ئێستا بەشێکی زۆر لە هەوڵاتیان بەدەستەوە دەناڵەن نیکە لەوانە باس لە ڕێخۆڵە کردوە چەند نەخۆشیێکی تریژ ناوەڕێیانی بۆچی لە ناو هەوڵاتیان لە کوردستان لە سلێمانی ئەمە زۆرە لە وڵاتانی تریژ بە هەمان شێوەیان هۆکارێکی لێرەکە بەو شێوەیە. وەڵا زیادبوونی نەخۆشیەکان ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکار یەکەم هۆکاری جەستەییەکانە دووەم هۆکاری ژینگەی ئەگەرێن باسی ئەم ژینگەی کە تیای ئەژین ئێستا باسی بکەین بەڕاستی ژینکە لە هەنەکە لە کوردستانیشا با بڵێن لە عالەمیشە ژینکە زۆر پیسەوە لا کوردستانی خۆمانە ژینگەکەمان پاک نییە. ئێستا من پارچووم سیارەم کڕی ڕقەمیان 3011 یامێ ئێستا سەری سیارەکەم کە شتۆتە 348,350 واتە لە ماوەی ساڵێکە لە شاری سلێمانیە 30,000 سیارە هاتۆتە ناوە کە ئەمەش هەمووی بەنزینیەوێ گازیەوێ ژینگەکەی پیس کردووە کە ئەمەش هەمووی هۆکارە بۆ نەخۆشیە هەناویەکان بۆ گۆڕانکاری لە ڕیخۆڵەکانە بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجەکە لە ڕیخۆڵەکانە زۆربوونی بەنزیخانەکان زۆربوونی کارکەکان ئەمە ئەم هۆکارە ژینکەیانەیە کە تەسیرمان دێکات هۆکارە ئینسانیەکانی ژەگەڕێتەوە بۆ مرۆڤەکە خۆی بۆ نمونە ئەساگە سیرکەیەکی لەو کێشانی کە هاوڵاتیان بەدەستیەوە ناڵێن قەڵەویە ئێمە زۆر جارگە ڕۆژانە نەبێ دوو ڕۆژجارێ نەخۆشی سەردانمانەکات ئەڵێ قەڵەوم نەشتەرگەریم بۆ بکە دام بەزێنە ڕێجیمم بۆ دانێ چی بکەم بەڕاستی کێشەی قەڵەوی بۆ هەموو نەخۆشیەکان ڕیخۆڵە بێ مەعیدە بێت زراو بێت ماسیری بێت لەمانەدا هەمووی دەورێکی هێزگار زۆری هەیە. هۆکاری کە باسکەین جگەرە کێشان نێرگەرە کێشان کە ئێستا بۆ تەشتێکی باو یعنی ئێمێستا لە شاری سلێمانی ئەگە سێریکەین دایان ڕێستورانت و کافێ کرایەوە ئەگە بگەڕێنەوە بۆ 6 ساڵ پێش ئێستا بەڕاستی ڕێژەکە زۆر کەم بوو ئێستا ڕێژەکە زۆر بووە یعنی وای لێهاتووە گەنجەکان زۆربەی زۆریان نێرگەلەیان جگەرە ئەکێشن کامەش هۆکارێکی ڕئیسیە بۆ توشبوونی نەخۆشیەکانی ڕیخۆڵە. خواردنەوەی ئارەق بەڕاستی کە لە کێشەکانێکی کە ئێستا زیای کردوونە ناو هەوڵاتیانە خۆیان هاوڵاتی حەزیلەتی بەتایبەتی گەنجەکان حەزەکە خاستن ئێستا بەروەرزی بەهارە چی نەسێ لەسەر ئەزمەڕ بۆتە مۆدیل دانیشێ بخواتەوە وا خۆشی حەزیلێ نییە بەس بۆتە مۆدیلێ بۆتە بە پۆزلیانێک حەزەکاویش بخواتەوە کە ئەمەش بەڕاستی گەورەترین کێشە بۆ نەخۆشەکانی ڕیخۆڵە و ناوسکەنێتەوە بەتایبەتی نەخۆشی پەنکریاس من نەخۆش هەبووە هاتۆ بۆ لام بۆی مەشروع بۆ تووشی شێوکردنی پەنکریاسی دیێشخان بووە یەکێ لە گەورەترین چارەسەرەکانی بێواز لە کوحولەکە بێنێ بە دڵنیایی و پێویستی زۆر نەخۆشم هەبووە نەیتوانی واز لیان و ینی لە کۆتاییدا بۆتە هۆی مردنی بەڕاستی ئەمەش یەکی لە کێشە گەورەکان وەرزش نەکردن ئێمە ئەگەر لە وڵاتی خۆمان ئێستا ڕژی وەرزشکردن زۆر کەمەیانی کابرا وای لێ هاتووە چێ بۆ نانکڕینێکە چێ بۆ مارکێتی حەزەکە سیارەکەی نزیکە بێدانێ هەردوو هەنگاو بە پێ نەڕوە ینی بۆ هەموو شوێنەیە چێ زۆرجار سیارێکی لە پەناوەدانەوە بۆ نزیکترین شوێن بکاتەوێ بەڕاستی ینی من ئێستا هاتوومە دەرەوە حەزەکەم سیارەکەم لە شوێنێکی دووردانم بە پێ بێم بۆ لایەوە بە پێ بگەڕێمەوانێ ڕۆشتن بەلانی کەمە مرۆڤ بەبێ ڕۆژانە نیو سەعات بڕوە بەڕاستی ئەمەکە بێجگە لە وەرزشکردن ینی مەشغەڵەتی ژیان ئێستا وای لێ کردوونە خاستن ئێمە نەکرە ناو شارە ئەژین حالیەن وای لێ کردووە
زیە کەم بڕۆین وەکەم وەرزش بکەین بەزێ ساگەر بگەڕێنەوە بۆ 30 ساڵ 40 ساڵ بێژێ سایمە خەڵک لە لادێکان ئاژیە ئیشی لادیەکان هەمووی خۆی وەرزەشێ بووە کابرا لادەکەی شاخوداغ بووە یان بۆ زەعادەکە چووە یان پاچکاری کردووە یان ئاژەڵداری کردووە دایمەن بە پێ ڕۆژدووە بە سعات 3 سعات کەمەوەی لێ کردووە هەچەند دکتۆریان نەبووە تەندروستیان باشتر بێ لە ئێمە بەپۆنەی ژینگەکەمانەوە کە ژینگێکی پاک نەماوە بە پێوەی ئەیکێمە نەوەرزەشەکەین نەڕۆشتنەکەین حەزەکەین بۆ هەموو شوێنە بگەینە نزیکترین شوێن بە سیارەکەمان ئەمە هۆکارێکی لە هۆکارەکانە با بینە سەر خواردنەکان بەڕاستی ستایلی ژیانی خواردن دەورێکی گەوری کێشەی هەیە لە مرۆڤ ناوەتەوە خاستە لەم زەردەمەی ئێستا ئەمە بین ئێستا توانین بڵین خەڵک تۆزی هۆشیاری پێیا کردو بۆ خواردنە کوردەواریەکان بەڕاستی کاتی خۆی کە کابرا لە لادەیەکا ژیاوە دکتۆری نەبووە خەستخانەیان کەم بووە زانست بەم پێشکەوتی ئێستا نەبووە بەزەگەبی لەوان بکەینەوە لە هەموو بوارەکانەوان تەندروست ژیاون یعنی خواردنانی کە خواردو بۆ نمونە مریشکەکەی خۆی خواردووە مەڕووماڵاتی خۆی خواردووە هێلکێکی کوردی خۆی خواردووە ڕۆنەکەرەکاری خۆی بۆ بەکاری هێناوە کە ئەمانە هەمووی ئێستا خەڵک وا فێر بۆتەوە ئەچێتەوە خواردنە کوردەواریەکان ئەگە بینە بۆ ساڵی 2000 خەڵک خواردنی کوردەواری کەمە خوارد ینی پیعی بۆ چییە شتی کوردیە خۆی تۆ لادیت ینی هەندێک دەستەواژە بەکارێنرا بە توانج و بلانجەوە بۆ هاوڵاتیان بەزێزە خۆشبەختانە خەڵک باویاوەتەوە ئەم جۆرە خواردنە کوردەواریانە کە زیاتر بخورێتەوە کە ئەمە هەمووی تەندروست بووە بەڕاستی ئەمە هەمووی شتی معلباتە بۆ ماستەکە لە معلبات دروستکەوە هەموو خواردنەکانیان بۆ کردووی بە معلبات و هاوردە ئەکرێ بۆ ئێمە ئێنن کامانی چی تەندروست نییە بابینە سەر یەک کێشەی گەوری لە خواردنا کە هەموو هاوڵاتیان پێوێ ناڵێنن کەم و کێشەکانی گەدە و ڕوویخۆڵە هەمووی گەورەترین کێشەیە نان یعنی بەڕاستی کابرا لە لادەیە کاتی خۆی گەنمی کردووە گەنمەکەی هێناوە لە باراشیاوە بە هەموو گەنمەکەی خستۆتەنەوە ئاردێکی بۆ دروست بووە کە خواردووی بمە تەندروست بووە با پێ بڵێم ئاردێک کەپکی لەگەڵا بێت زۆر تەندروستە بەزێ سایمام ئاردی بەکارین تەمانەوە هەمووی هاورداکرێت لەکوێ هاورداکرێت معلوماتمان نیە لەسەری چۆن هاورداکرێت ئەمە فعلەن ئاردا شتێکی تێکەڵاو نەکراوە یعنی ئێمە دایانجار لە راپۆر لە کەڵانەکان و ڕاگەانەکان بیستومانە بە دوای چونکراوە کامە زۆریان لەوچی ئار نەبێشتی کە تێکەڵاو کرابێ لەگەڵی بەڕاستی ئێمە ژیانەکە تەندروستیەکانە کاتە مەترسیەوە یعنی ئەو ئاردێکت بۆ دروست دەکات تامی خۆش بێت شتێکە بۆ دروست ناکات تەندروست بێت ینی زۆر ئێستا ئاردێکی خۆمی گەنمی جاران بینی لەوە چێ نانەکەی زۆر خۆش نەبووێ بەس تەندروست بووە ئێستا ناچێکراوە کۆمپانیا کە شتێکت بۆێنە شتێکە بۆ تێکەڵاوکە تامێکی خۆش باتەوە بیبیکە ئەمە هیچی تەندروست نییە زۆر باش دوتۆر لە ئێستا زۆر باز لە زۆربوونی نەخۆشەکانی قۆڵۆن دەکرانی ئەمە هەر پێیوەستە بۆ بابەتانی کە باس لێوە کرد بابەتی خۆراک و کەمتر بابەتی بەکارهێنانی بابەتە کوردەواریەکانیان پەیوەندی بە چیەوە هەیەمە وەڵا کۆڵۆن کە لە ناو هاوڵاتیە زۆر باوە ینی ئێمە نەخۆشیەکانی خۆڵەمانێ و کۆڵۆنیشمان هەیە کۆڵۆنەوەی بریتە لە ئازارێکە لە ماوەی 2-3 مانگ جارێکە بۆت بێتە و سکت بە هاوسێ و غازات بکات بەڕاستی چارەسەری ئەمەیان هۆکاری سەرێکی بۆی بزین چارەسەرەکەی چییە ئەگەڕێتەوە ستایلی ژیان ئەم هاوڵاتیە چۆنەژیت یەکێک لەو شتانی کە من لە هاوڵاتیانە بەدیم کردووە و هۆکارێکی سەرکیە پەلەکردن لە خواردنایە یعنی ئێستا ئیشوکارەکەی وای لێ کردووە ئیشەکەی وە نیو ساعتی مەجاالێ خێرایە بە پەلە نانێ خوات بۆی خوارددانانی شێکاتێ نایە بە ناخواردنەکە بەیسراحەت نان بخوا بەڕاستیە پەلەکردن لە خواردنە هۆکارە تەمان ژینگەکەی کە باسمان کرد ئەمە هەموو هۆکارە بۆ توشبوون بە نەخۆشی ڕخۆڵەکە خواردنەکان دیسانەوە ئەوانەی کە باسمان کرد بۆ نمونە تۆ حساسێتت هەیە بە جۆرە خواردنێ ینی بە پاقلەمینەکان لەوە چێت تۆ هەستیاری دەبێت نۆکە فاسۆلیایە پێت ناکەوێت و ئەی خۆیت یەکێک لە گەورەترین کێشەکانی کە بۆ کۆڵۆن کە باسی بکەین ئەو خواردنەوەیە بەڕاستی یانیە بێ هاوڵاتیان بەلایانی کەمەوە ڕۆژاناش پەرداخاو بخورێتەوە بەلایانی کەمەوە ینی ئەبێ زیاد لە پێویستی خۆت ئاو بخۆیتەوانێ اینجا سوودی لەکەین ینی ئاو خواردنەوە لە کاتی جەمەکانە ئەبێ کەم بکرێتەوە ینی ئەمە لە مەتعەم بۆ نمونە نانەخوا یان زۆرجە لە ماڵی خۆی نانەخوا ئاوی داناوە شەربەتی داناوە زۆر جار ماستاوی داناوە بیپسی و کۆلای داناوە کە ئەمە لە کاتی ناخوارە تۆڵی نان ئەخۆم ناڵێ نان و ئاوە خۆم ئەڵێ نانەخۆم وتو بێ نام خۆی نابێت لەو کاتی جەمەکە دانیشی شلەمەنێکی یەجگا زۆر بخۆیتەوە چکار شلەمەنێ بخۆی
خواردنەکە بۆ نمونە چێتە گەدەی منەوە هەرز نابێ خێرا بە شتەمەنێکە پاڵەنێ بەت هەرزکراوی هەرز نەکراوە چێتە ڕووی خۆڵەکەمە ئەوی شێرا پاڵێکی بێوانێ ئەبێتەوەی کابرا سێرەکە دوای لە نیو ساڵ لە ناخواردنەکە سکیا و ساوە ئازار بەیەکە غازات پێیاکە خۆی پێی ناڕەحەتە بێت. باکسی ئەمەوە تۆ بۆ نمونە 12 بۆ یەک با بڵێن کاتی ناخواردن بێ لەیەکەوە تا 6 ئێوارە تۆ لۆ چێنان نەخۆیتەوە ئەبێ لەم کاتێ ئەو زۆر بخۆیتەوە ئەبێ بەردەوام چۆن ئێمە دەرمان بۆ نەخۆش دانەن بەم جەمانە بیخۆ بێ لەو تۆ لەو بینیا دانیشید ئاو بخۆیتەوە کەمە زۆر زۆر بەسوودە بۆ تۆوا لێ کاتەوانێ ئەو بۆ نمونە خواردنی کە خواردوتە ئەچێتە ناوڕی خۆڵەکەتەوە ئەگەراوێکی ێژگا زۆر خوارد بێتەوانێ ئاوەکە لە ناوری خۆڵەکانە هەڵ ئەمژێتەوە ئەو پیسایی کە بۆ دروست دەبێت نیمچەش لێ دروست دەبێت حەزێتی نەڕی خۆڵەکەمە بە ئاسانی ئەوە بە ناوری خۆڵەکەی منە کاتی ئەگاتە کۆم کێشەی کۆمم بۆ دروست نابێت سێرەکی پیسایەکی ئێستا حەد ئەەکەم کێشم بۆ دروست نابێت بابینە سەر تەکنەلۆجییا دەوری لە نەخۆشیەکانی ڕێخۆڵەکانە ئێمە ئێستا بەڕاستی لە هەموو ڕوانگەیەکەوە پێشکەوتوین ینی بەڕاستی ئێستا شاری سلێمانی خۆمان ئەتوانین بڵین زۆربەی زۆری شتەکانمان هەیە بۆ نمونە فحوساتێکی تەواوەتیمانێ بۆ دەستنیشانکردنی هەر نەخۆشیێکی ڕێخۆڵەکان بێت سۆنەرمان هەیە ئەشیعەمان هەیە ئەشعی تەنووریمان هەیە ئەشعی مۆناتیسیمان هەیە نازوورمان هەیە هەمووچی بە پێشکەوتویی ینی ئینسانی شارەزایەکە لە هەموو بوارەکان ئێستا دکتۆری شارەزامان بۆ دروست بووە کە بە تەواوەتی ئەدگێنێتە دەرئەنجام و دەستنیشانکردنی نەخۆشیەکان. بەڵێ زۆر باشە دکتۆر باس لە بابەتێکی ترەویش کە نەخۆشەکانی جگەرەیانی ئێستا زۆر کات ئەم بابەتەش لە ناو هاوڵاتیانە باوکە زۆربوونی نەخۆشەکانی جگەر ئەمەش هەر هەمان ئەو هۆکارانەی کە باس لێوە کردیان هۆکاری تیژ لە پەش لەمەوە هەیە. بەڵێ ئەگەر باسی جگەر بکەین بەڕاستی یەکێک لەو شتە باوانەی کە لە ناو هاوڵاتیانە ئێستا باوە ئەویش هەوکردنی ڤایرەسی جگەرە. بەڕاستیەکێ لە کێشە گەورەکان کە بۆ جگەر ئەنێرێتەوانەی هەوکردنی ڤایرەسە. هەوکردنی ڤایرەسەکان زۆربیان لە ڕێگەی خوێنەوە گواستێتەوانێ. ئەمە ئێستا ئەگەر بگەڕێنەوە بۆ 15 ساڵ بۆ پێش ئێستایان بە تقریبا 15 ساڵ پێش ئێستا ینی زۆر لەم شاری سلێمانیا کرات پێشەوەی بکرێ فەحز بۆ نەخۆشنەیەکرات. بەس ئێستا حالیەن ئێمە کە ساڵی 2022 ئێستا هیچ پرۆسیجەرێک ینی هیچ نەشتەرگەریەک هیچ هەناوبینیەک هیچ تێلەن بۆ نەخۆشەکە ناکەین ئەگەر دەداخولێکی تیا بکەین هەتا فەحسی ڤایرەسی بۆ نەکەین چونکە بەڕاستی ئەگەر فەحسی ڤایرەسیە بێ ئەو نەخۆشە ئەگەر نەزانی ئەگواز دێتەوە یعنی ئێستا زۆر لە هاوڵاتیان هەڵگری ڤایرەسی جگەرن بە بۆنەی ئەوەی لە کاتی خۆیان بۆ نمونە دانێکی کێشاوە ینی بۆ نمونە با بڵێ نەشتەگەریکی بۆ کراوە یان هەر پرۆسیجەرێکی بۆ کراوە فەحز نەکراوە نەزانراوە ئەو کاتەکە فەحز نەبووە بۆ تۆی کە میکرۆبەکە بچێتە ناو ئەم هاوڵاتیەوە جاری کەچکە فەحز نەکراوەتەوە بڵاو بۆتەوە ئێستا سیرێکی ڕێژەیەکی بڵاو بۆتەوە لە ناو هاوڵاتیان بەس ئێستا ئێمە لەم ساڵانەی دوایی توانین بڵێن لە 10 ساڵی داهاتووە ئەو نەشتەرگەریانە و هەموو شتێک ئێستا لە شاری سلێمانیە کرێت لە خۆشبەختانە هەمووی فاسی بۆ کرێ دڵنیا بینەوە کە و هاوڵاتی هەیەیان نا خۆپارێزی تاوێ وەکو نەشتەرگەری کە نەشتەرگەری بۆ هاوڵاتیە بکەم هەوکردنی ڤایرەسیە بێ خۆم ئەپارێزم بۆی نە هەم ڤایرەسەکە بۆ من نەگوازێتەوە هەم ئەو ئالەت و شتانی کە لە نەشتەرگەریەکە و لە پرۆسیجەرەکە بەکارێنم فیان فڕیانە دەم یان هەندێکیا پێویست کاتەوە بە چاکترین شێوە تاقی مەکرێتەوە بۆی نەگوازێتەوە بۆ هاوڵاتیان. طبعاً یەکێک لە کێشەکانی جگەر باسیکەین پیسبوونی ژینگە بەڕاستی پیسبوونی ژینگە و باسیشمان لێوە کرد هۆکارێکی سەرەکیە بۆ نەخۆشەکانی جگەروە بە تایبەتی مادەی بڵین نەوتیەکان بنزینە گاز دەکۆی شکۆرە وڵاتی ئێستا لە زۆر دەوڵەمەنین لە بنزین و گاز و ئەمانەیە کە ئەمەش کێشێکی زۆر بۆ نەخۆشەکانی جگەرە نێتوانێت. زۆر باش سەبارەت بە ینی زۆربوونی نەخۆشەکان بەگشتی کە باسی لێوە کریانی دەوتری هەندێک جار لە نەهاوڵاتیانش ڕەنگەمە باسی لێوە کرێکە ئێستا نەخۆشی زۆر بووە ئەمە نەخۆشەکان زۆر بوونیان نەخێر ئەمە زانستە پێشکەوتووە کە درک بەم نەخۆشیانە دەکات. وڵا هەردووکیان دەوریان هەیە چ زانست پێشکەوتنی زانست دەوری هەیە و وەچی نەخۆشیەکان کە ئێستا بۆ نمونەیمە با بگەڕێنەوە بۆ 20 ساڵ کۆڕۆنامان نەبێ 2 ساڵە کۆڕۆنامان هەیە و زۆر ڤایرەسی باڵنداڵی ڤایرەسی بەرازەڵی ینی زۆر نەخۆشی کە دۆزدانەوە کە جاران ئێمە نەمان بوو هەروە لە ڕێخۆڵەکانە ینی بۆ نمونەیەمە گەورەترین کێشەی هاوڵاتیان هەوکردنی گەدەیە
جاران بۆ نمونە 20 ساڵ پێش ئێستا بگەڕینەوە نەمانەزانی کە بەکتریایەک هەیە ئەم نەخۆشیە گەورەترین کێشە بۆ گەدەوری خۆڵەکانێتەوە. ئێستاش خۆشبەختانە بەکتریاکەمان دۆزیێتەوە، خۆشبەختانە فەحسمان هەیە پێی دێزنیشانەکەی، خۆشبەختانە دەرمان و چارەسەری دۆزداوەتەوانێ کە ئەم نەخۆشیە چارەسەر بکەین. تەمان ژیانی هاوڵاتیەکە زۆر دەورە بینێ لە نەخۆشیەکانە. ئیوایە ئیتیمان بە خۆی ئەدات، خۆی ئەپارێزێت، وەرزش ئەکات، ئاو ئەخواتەوانێ، پاک و خاوێنی خۆی ڕاگرێت. شکوری ئێستا شارەکەمان ئێستا کە باسی 25 ساڵ 30 ساڵ پێش ئێستا بکەین ئێمە زێرابمان نەماوەنی هەندێک کێشەمان چارەسەر کردو کە نەخۆشی باو بن و میکرۆب گواستنەوە بوو بۆ مرۆڤ. ئێستامە لە سلێمانیا نەماوە. ئەگەر هاوڵاتێکە خۆی بپارێزێت لە زۆر ڕوانگەوانێ ئەتوانێت لەم نەخۆشیانە بە دوور بێ. و زۆر جایش هەمومان نەزانین کە نەخۆشی و دەرد و بەڵا بۆ هەموو مرۆڤەکان دێ، ینی خۆش بپارێزی احتیمالە توش بی. و تەکنۆلۆژی ئێستا زۆر پێشکەوتووە بۆ دەستنیشانکردنی هەموو نەخۆشیەکان. ینی وا کراوە ئێمە هەندێک نەخۆشی جاری وایە هاوڵاتی لە کاتی کۆنا پێی مردووە هەر نەزانراوە چێتی. ئێستا تەکنۆلۆژی هاتووە ئەم نەخۆشیانە دۆزێت. ینی زۆر جار ئێمە بە هاوڵاتێکی فڵان نەخۆشیتە، ینی هەر زۆر ناتوانین چۆنی لێ تێبگەێنین چکە نەیبیستووە نازانێ ئەبێ دانیشی بۆی شیکەیتەوە دوای ئەوەش سەرێکی معلوماتی کەمی هەیە لەسەر ئەم شتە تازەیە کە تۆ پێدوتوە. زۆر باشە. دکتۆر بابەتێکی تریان لایەنێکی تر ئێستا زۆر قسە لەسەرەوە دەکرێت کە لە ڕابردووە جیاواز بوو ئێستاش جیاوازە، ینی بابەتی هۆشیاری تەندروستی تا چەند خەڵک لە ئێستاە هۆشیاری تەندروستی هەیە کە پێشوەختە بۆ نمونە هەندێک فساد بۆ خۆیەکە بۆی کە بزانە باری تەندروستی چۆنەکە کەسەکە هیچ کێشێکی نەی بەڵام فحس بۆ خۆیەکە کە بزانە هیچ جۆرە نەخۆشیێکی هەیە. ینی بەگشتی بابەتی هۆشیاری تەندروستی لە ئێستا تا چەند پێشکەوتنی بەخۆبی. وەڵای پرسیارەکە و جوانە ئێستا زۆر باشترە. ئەنی ئێمە من تقریبەنەوە 22 ساڵە پزیشکم لە شاری سلێمانیە، هەموو ینی پێش سەددام ماندی سەدای ڕوخانی سەددام و ئێساش بە پێشکەوتنێکی ئێستا دیمانە زۆر دەورە بینێ. جاران هۆشیارێکی کەم هەبوو، ینی ئێستا ئەمە سێرگین هەر کەناڵە ڕاگەاندنەکان زۆر بوون. هەر کەناڵی مەحەلی لێدەی لەوەچێ 50 کەناڵ معلوماتم نییە بە زۆر بووە کە ئەمە هەموو لە هەموو کەناڵەکان هۆشیاریە بڵاوەکەنەوە لە ناو هاوڵاتیە و خەڵک گوێی لێگرێت. و بێجگە لەوەی ئێستا مۆبایل دروست بووە کابرا بە مۆبایلی خۆی حەزەکە من زۆر نەخۆشسەردانی ئايادەکەی کردومە لە دکتۆر لە ڕێگای نێتەوانێ ئەو قسانی تۆم گوێ لێ بووە معلوماتێکم وەرگتووە لەسەر بابەتەکە و هاتووکەواتە ئەمە دەلالەت ینی با نەڵین هەر خەڵکی شارەکان، ینی من خەڵکم بۆ هاتووە لە لادێەوە بۆی هاتووە لە قەزاونە لە هەموو ڕوانکانەوانێ هاوڵاتیان پێشکەوتون تەکنەلۆژیا بەکار ئێنن کە ئەتوانێت هۆشیارێکی تەندروستی باشی پێ بکات، معلوماتێکی باشی هەبێ لەسەر نەخۆشیەکان چ لە ڕێگای ئێمەوە چ لە ڕێگای خوان بەدوایە دەگەڕێن. بەس یەک بابەت هەیە من حەز دەکەم لە هۆشیاری تەندروستیە باسی کەم وتکام لە هاوڵاتیان هەیە کە خۆیان زۆر نەخۆشیەکان نەخوێنەوە. بۆ نمونە ئێستا خۆی هەڵگری ڤایرەسی جگەرە نەخۆشەکە نابێ بێ لە ئینتەرنێتە خۆی سێجگە عادێ بابزانم هەوکردنی ڤایرەسی جگەر چ دە تەندروستی منەکە چ کێشەیەکم بۆ نێتەوە مشکیلەکانی چۆچکو ئەمە دڵە ڕاوکەی تیا دروستەکات. تۆ بەڕاستی ئەم زانستی ئێمە فراوانە، ینی حەپێکی پاراستۆڵ با باسیکەین ئەی خۆی کە زۆر کەس بێ ساحەدی خۆبێ دەسێرەکێکە بیخوێنیتەوە دەیان و 15 مزافاتی سایدی فێکتی ئەم دەرمانە کەواتەکە بیخوێنیتەوە زۆر لەسەری لی دوورەکەویتەوە. ینی بۆ نمونە حەپی پاراستۆڵ زۆری لێ بخۆی کێشە بۆ تووشی تەسەمومی جگەرە دەکات. یعنی ئەمە هەر بە شتێکی سادا باباسکەین کەواتە تۆگەر معلوماتێکی زۆریش پێیاکەی هەڵەیە، ینی محاولەکە لە هەموو بابەتەکان گوێ بگری هۆشیاری پێیا بکەی زۆر مهمە بە زۆر لێ کۆڵینەوە لە بابەتەکان خراپە. من بۆ نمونە نەخۆشم هاتووە سۆنەرێکم بۆ کردووە لە ماڵەوە خۆی سۆنەرەکەی هەمووی کردو بە کوردی کەلیمە دەریەنەوە ئادێ ئەم واتایە بچی بەڕاستی ئەمە تووشی حاڵەتێکی دەنووری خراپیەکە. ینی هۆشیاری تەندروستی زۆر باشە کە تۆ معلومات دەبی بەس بەو شێوەی کە لێشی کۆڵیتەوە بچیتە ناویەوە سێرەکی زەردمەند دەبی چکە واد لەیەکە دڵڕاوکێک و قەڵەکی لەو نەخۆشیە دروست دەبێت کە بە زیان بۆ یشکێتەوانێت. باشە دوگەر لە کوتای شتێک ما بێ ئاماژی بۆ بکەی بۆ وەکو ڕێنماییت بۆ هاوڵاتیان چیە لە ئێستاە؟ وەڵام من هەندێک ڕێنماییم هەیە بۆ هاوڵاتیان. یەکێک لەوانە وەرزشکردنە لە وڵاتی ئێمە وا باوەکە گەنجەکان ینی کابرا سێرەکەیەکی بۆ قایەک ئەوەی کوڕی 18 ساڵ 20 ساڵ 25 ساڵی تیابینی 45 تیا نابینی. من زۆر جار بۆ قاحەتە لە سەجادەکان لە پارکەکان
بەڕاستی وەرزشکردن بۆ کوڕێکی 20 ساڵان 25 ساڵ ئەمە خۆی چالاکە، یعنی ئەگەر وەرزشی نەکا خۆی جستی چالاکە، بەس کە تەمەنەکانمان گشتە 40 ساڵ 50 ساڵ 6 ساڵ بەڕاستی پێویستە وەرزشکەین، یعنی پاسکل لێخوڕین مەلەکردن کە مەلە زۆر سوودیە بۆم تەمەنە کراوە 20 ساڵەکە گە نەشی تەبانە بێبی کا 20 ساڵەکەش بەزەگەر نەشی کە ئەو کێشێنیە و بۆ 40 ساڵ و 50 ساڵێک تەبەن لە ئێمە کە من ئەو شتانە بە هاوڵاتیانە لەم زۆریانە لێ عیبە بەڕاستی ئێمە ئێستا وڵاتمە وا پێشکەوت کردو بشی عیبە بابەکان نێنین یعنی لە هەموو تەمەنێکە با پاسکیل بگرین لێ خوڕین با بچین بۆ مەلەکردن ینی زۆر احتیمام بە وەرزشکردن بدەین یعنی کە بۆ شوێنێ بۆ مارکێتێ بۆ ناو بازارە شوێنێکە چی نەزانین کە شوێنەکە چارێکی دوورە با بە پێ بڕۆین مە زۆر نەخۆشگەلیم دیەکە لە کلینیکە مەڵێ دوکتۆر وەڵا گەڕاجێ نییە سیارەکەی لێراکردمە بەردەم ئادەکەی توە منش پێڵم دوو کۆڵان سێ کۆڵان بەو لاوە ڕایگرا نەخۆشەکە ناتوانین نەخۆشەکە لە بەردەم ئادەکە دانی ئەمە نەخۆشە بۆی هیلاک نەبێ بە زەوانی لەگەڵیان بابە پێ بێن بۆ هەر شوێنی کاچی بابە پێ بڕۆین یعنی هیچ نێ بەلایانی کەمەوە و سعات بابە پێ بڕۆین باەتیمان بۆ وەرزەش بین با بەڕاستیم ژینگەی سلێمانی ئێستا بار باسی شاری سلێمانی بکەین چۆسەری ئەزمە سەری سلێمانی کە پارچەیە تەمە یعنی ژینگەکەمان پیسە ینی ئەمە هەر لە عالەمی شاوە لە عالەما زۆر شتەکرێ و زۆر جار لی پەشیمانە بنەوانێ ئێمە ژینگەیەکی پیسمانە هیچ دەوێ با ئیتیمان بە خواردنەکان بێ من ڕێنمایم بۆ هاوڵاتنێ با ئیتیمان بە خواردنەکان ئێمە سێ جۆز خواردنی سەرکیمانەیە پرۆتینمانێ شەکرەمانێ چەوریمانێ محاولە کە شەکرە لە جسمی خۆ دەرکە بە شێوەیەکی عام ئەم خواردنی منەی خۆم ئەمڕۆ شەکریتیایە محاولە کە شەکری کەم بەکاربیێنی با باسی مناڵان کەی مناڵەکانمان یعنی سووە مناڵی ئێمە کاتی خۆی من مناڵ بووم دایمە لە کۆڵان بوو ینی چکە نەبوو لە ماڵەوە چی دەکرد هەمومانە چوینە کۆڵانە یعنی ئەگە شەکریشم بخواردایە سەرفەمە کردەوە بەس ئێستا مناڵەکە لە ماڵەوە یان لەسەر پلەیستیشنەکە یان لەسەر ئایپادێکە مناڵی هەمومان بە مناڵی خۆشمەوە سیرەکەی جبسە خوا ئەندۆمیە خوا هەندی خواردنی سەقەدەخ وە سەرفیشی ناکە ینی ئەی خوا هەر خۆی زەرەدە بەس سەرفیشی ناکاتەوە ناچێتە کۆڵان پاسکی لێ ناکە ڕاضێ ناکە وەرزشێ ناکات هیچ ناکە بەڕاستی ڕێنمایم بۆ هاوڵاتانێ بتوانین وەرزشکەین چ بە خۆمان چە بە مناڵەکانمان پارێزگاری لە خواردنەکانمان بکەین بزانین ئەو خواردنانەی کە هەڵیە بژێین چین وە لە کۆداییدا هیوای تەندروستێکی باش بۆ هاوڵاتیان نەخوازم هیوادارم هەمووی لە نەخۆشی و دەد و بەڵا بە دوور بن بەڵام زۆر سپاس جارێکتر بۆ بەڕێز دکتۆر سەردار ئیبراهیم و کوپسپۆری نەشتەرگەشتگی کە ئەمڕۆ میوامان بووی زۆر سپاس بۆ ئێوە شیوای تەندروستێکی باشی بۆ ئێوە سپاس بۆ جەنابتان خۆشەویستان لە دوای وچانێک بەردام دەبێت